خۆشحاڵ و سەربەرزین ئەمڕۆ بەیەکەوە لە ڕۆژی ئاڵای پیرۆزی کوردستان کۆبووینەوە. وەک هەمووان دەزانن ئاڵا پێناسە و ڕەمزێکی هەرە باڵا و درەوشاوێ بۆ هەرگەل و نەتەوەیەک. ئێمەی کوردش کە خاوەن ئاڵای تایبەتمەندی خۆمانین لە کۆماری کوردستان لە مەهاباد بۆ یەکەم جار لە سەردەمی دەوڵەتی کوردیدا بە فەرمی ئاڵای کوردستان هەڵکراوە و لەو ڕۆژگارەوە ئەم ئاڵا پیرۆزە بۆتە ئەو ڕەمز و ئەو سەنگەرەی کە ساڵهای ساڵە گەلەکەمان خەبات و تێکۆشانی بۆ کردووە. قۆناغ دوای قۆناغ وەک ئەمانەتێکی مەزەن و پارێزگاری لەو ئاڵایە کراوە تا دەگاتە ئەمڕۆ کە دەبینین لە سایەی پێشمەرگە و سەرکردایەتی کوردستان ئاڵای کوردستان سەنگی دیاری هەیە و بۆتە سومبلێکی گەش و زیاتر بە ناوچەکە و جیهاندا ناسێنراوە. بەڕێزان، ڕێزگرتن لە ئاڵاکەمان ئەرکێکی نەتەوەی و نیشتیمانیە، چونکە ئاڵا ناسنامەیەکی ڕوون و بەرچاوە بۆ پێناسە و ناسینی نەتەوەکەمان. ئاڵاکەمان نیشانەی بوون و مانەوەی هێمای خۆڕاگری و سەربازیمانە. ئەمەش بەر لە هەرچین و توێژێکی گەلەکەمان زیاتر لای پێشمەرگە مانا و ڕەهەندی خۆی هەیە. هەروەیە لەژێر ئەم ئاڵایە لە پێناوی ئەم ئاڵایەشدا تا ئێستا بە هەزاران ڕۆڵەی ئازا و فیداکاری گەلەکەمان خۆیان کردوتە قوربانی و پێشمەرگە بە خوێنی ئەم ئاڵایە و بە خوێن ئەم ئاڵایە و مانە و ئامانجەکانی ئەم ئاڵایی پاراستووە. دڵنیاشین تا پێشمەرگە هەبێت قەت ئاڵاکەمان نانەوێت. هەمیشە هەر بە سەربەرز و شکاوە دەمێنێتەوە بە دەستی پۆڵاینی پێشمەرگە بەرەو دوا ئاسۆی ماف و خواست و ئامانجە بەرزەکانی نەتەوەکەمان دەبڕدرێ. بەڕێزان، دووبارە پیرۆزبایی ئەم بۆ نەشکۆدارە لە پێشمەرگە قارەمانەکان و گشت خەڵکی کوردستان دەکەین. هەروە بە پێویستی دەزانی زۆر سوپاسی هەست و هەڵوێستی ئەو بەڕێزانە بکەین لە ڕێکخراوی پشتیوانی پێشمەرگەی کوردستان کە بە پەرۆشەوە ئەمڕۆ لەگەڵمان بۆ بەرز ڕاگررتنی ئاڵای کوردستان و سوپاسی بەشداربوان دەکەین. هەر شکاوە بێت ئاڵای کوردستان، درود بۆ گیانی پاکی شەهیدانی کورد و کوردستان، سڵاو لە هەموو پێشمەرگە و ئەو تێکۆشەرانەی لە سایە ئەم ئاڵایە خەبات دەکەن و پارێزگاری لە خاک و گەلی کوردستان دەکەن.